پرۆسەیەک بەڕێوەیە کە پرۆسەی نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکانی هەولێرە و چەندین ڕێگای سەرەکی نێوان شارەکانیش نۆژەنکراونەتەوە لە ڕووی ڕێگاوبانەوە. بەڵام ئێمە زیاتر ئەم بەشە تایدا کە قسەی لێسەر بکەین ڕێگاوبانەکانی هەولێرە بە میوانداری عیماد محەممەد ئەمین بەڕێوەبەری چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی هەولێر کە لەگەڵمان ئامادەیە دەست بە گفتوگۆکانمانەکەین. بەخێر هاتیت بەڕێزەکان. بژیت. باشترکردنی ڕێگاوبانەکان چەند کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەکات پێش هەموو شتێک؟ پێش هەموو بابەتەکە لە چ دەست پێ بکەین؟ پرۆسەی چاکردنەوەی ڕێگاوبان و نۆژەنکردنەوەی ڕێگاوبان لە هەموو جیهان پرۆسەسی بەردەوامە. بەهۆی ئەوەی چەندین ساڵە هیچ بودجەیەکی وا بەهۆی نەمانی ئەو بجانە پرۆسەی نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکەن بەڕاستی بەدوا کەوتیان. ئەوەی لێ هاتێ ئێستا زۆربەی زۆری ڕێگاوبانەکانمان تێک بچێ. پێشبینی دەکرێن پاشەوەی حکوومەتی هەرێم ئێستا پاشەوەی گرنجێکی زۆری بە ئاودێری و دروستکردنی بەندا و کشت و کاڵەوانەدا ئەمە پێشبینی دەکەین ئێستا گرنجێکی تەواو بە کاری نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکاندا. لەبەرەوەی زەنابەت باس کرد ڕێگاوبانەکان شادەماری بازرگانی و کشت و کاڵی و هەموو شوێنەکانە. ئێستا بەهۆی ئەوەی کە بوزە بەڕاستی لە بەغداوە نەهاتیە زۆربەی زۆری ئەو پرۆژانێک کە ئەمە دامانێت کە نۆژەن بکرێنەوە بەڕاستی دواکەوتووە. هەرچەندە ئەمە وەکو خۆمان بەڕێوەبەرایەتیەکە کە بە شێوەیەکی بەردەوام نۆژەنکردنەوە هەیە. ئێستا بەردەوام ئەمە کاری نۆژەنکردنەوە بەردەوامە بەڵام بەپێی پێویست نییە. بەڵێ کاتە دروستە کە بەهۆی ئەو لەمپەڕ و قەیرانانەی کە هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەلامەتی هاوڵاتیان بەردەوامە لە ئەنجامدانی پرۆسەی چاکردنی ڕێگاوبانەکان. بێگومان ئەگەر بۆ بابەتی گەشت و گوزاری لە تەوەرێکی بابەتەکە سەیری بکەین لەلایەکی ترەوە لە ڕووی ئابوووریەوە گرنگیەکی زۆری هەیە. لە ڕووی باری با بڵین کشت و کاڵی و گواستنەوەی بەرووبوومەکان ئەمە تا چەند کاریگەری لەسەر بازاڕەکانیش دروست دەکات؟ ینی هەموو خەڵک دەزانی ڕێگاوبان ئەگەر باش بێ جوولە و جموجۆلی بازرگانی و کشت و کاڵی هەیە. ئێستا لەو پرۆژانەی کە ئاخر پرۆژەکە ڕەزامەندی درا لەلایەن حکوومەتی هەرێم چاکردنەوەی ڕێگای مامەجەلکە هیرانە کە ڕێگایکی زۆرە زۆربەی زۆری بار هەڵگر و تەنکەرەکان بەوێدا دەچن. هەرچەندە بابرێن سوودمەندی بازرگانی هەیە بەڵام هەموو خەڵک دەزانێ وڵاتی خۆمان کوردستانی خۆمان وڵاتێکی کشت و کاڵیە زۆربەی زۆری ئەو خەڵکە بێژدا دەچی سوودمەند بووینە لە ئەو ڕێگاوبانانێک کە نۆژەن دەکرێتەوە. باشە کەمێک لەمەوبەر کە جەنابەت داخلی ناو ستۆدیۆ بیت ئاگادار بووی کە راپۆرتێکمان هەبوو لەسەر بار هەڵگرەکان کە ئەو ڕێگا تاکسایدەیان پێمەترسیدارە و یەکێک لە شۆفێرەکانیش ئەڵێت کە ڕۆژانە 5-6 سیارە لەو ڕێگەی ئەشکێت. پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چییە بۆ بار هەڵگرەکان کە هەم ئەوان ڕێگەیەکی سەلامەتیان هەبێ و هەم ئەوانیش ڕێگەکان نەشێوێنن لە هاوڵاتیانی ئاسایی کە هاتوچۆکەن؟ هەر لە بیدایەتی بەرنامەکە باسی ئەومان کرد بەڕاستی بەرنامەی زۆر تۆکمە و تێر و تەسەر هەبوو کە زۆربەی زۆری ئەو شادەمارە ڕێگایانێ بینی پارێزگاکان هەمووی بکرێتە دوو سایت بەڵام بەهۆی ئەو قەیرانانە نەکرا. ئێستا باشترین ڕێگا کە بۆ مەبەستی بار هەڵگر بەکاربێ ببورن ڕێگای هەولێر پردێ ینی هیچ مشکلەی نییە بەسە و خەڵکە بەڕاستی لەوەی ڕێگاکە کورد بیتەوە بۆ ڕێگایانە دادن کە ئەسڵەن لۆ ئەو بار هەرگرانە دانەندرانە بەر بۆ ئەوەی کە کاتە ڕێگاکە باش بێت و خەڵک بۆ کوردکردنەوەی ڕێگاکە ئەم ڕێکارە بگرێتە بەر هیچ ڕێکارێکێ لە بەرامبەرەوە بگیرێتە بەر؟ من ئێستا پاشەوەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕاستیەک لەو بابەتانە بووە کە باسیەوەی بکرێت کە ناچار بکرێن ئەو بار هەڵگر و تەنکەرانە بۆ ڕێگایانە دابچن کە پێویستە کە هیچ مشکلیان نێ لە هەموو وڵاتانی دنیا و پێشکەوتوو هەر ڕێگایەک
زۆرە بار هەڵگرێک و زۆرە ئۆتۆمبیلێکی لۆدانراوە ئیمە بەڕاستی بەهۆی ئەوەی کە ڕێگاکان زۆربەی لەوانەیە نۆژەنکردنەوەیان پێویستبی و خەڵک لەو بازرگانێ بێبەش نەبوون خەڵک لەوانە بێبەش نەبن لێ گەڕانێ کە بەسەر ئەو ڕێگایاندام کە بوویتە هۆی بەڕاستی زۆربەی زۆری ئەو ڕێگایانەش دووبارە تێک بچنەوە ئێستا پێشبینی دەکرێت کە ناچار بکرێن ڕێگای هەولێر پردێ وەکو ڕێگاکانی هەولێر بابرێن گۆپاڵە هەولێر مەخمورە گوێڕە ئەو ڕێگانە بەڕاستی هیچ کێشیان ئەگەر بار هەڵگر بەسەردا بچن یەک لەو ڕێگانەی کە لەوانەیە گرنجەکی زۆری پێ بدرێت لە ماوەی داهاتوو ڕێگای دووساید هەولێر کۆیە کە ئەوش ئەگەر بکرێ زۆر باشوشی دەکەوێتە سەر ئەو ڕێگاپان باشە کاری ئێوە چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانەکانە و جەنابیشت ئاماژەت پێدا کە پرۆسەی چاکردنی ڕێگاوبانەکان لە هەموو وڵاتانی دنیا ماوە ناماوەیەک ئەم کارە ئەنجامەدرێتەوە ئیتر بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بە تایبەتی لە وەرزی گەرمە ئەم بار هەڵگرانەکە بەسەر ئەو با بڵین ڕێگاوبانانە ئەڕۆن تاسەی تیا دروستەکەن و تر ڕێگاوبانەکە پێویستی بە نوێکردنەوە ئەبێت دەبێ بزانم تا چەند لە کاتی پرۆسەکە و بەڕێوەچوونی پرۆسەکە بە شێوەیەکی ستاندارد کاری تێکرێت ئەو مەوادەی کە بەکارهێنرێت مەوادێکی ستاندارە و تا چەندیش دەستی کاری ناوخۆیی یاخود کۆمپانیا ناوخۆیەکان کاری تێداکەن بۆ نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکان بەڵێ وەڵە کارگە و بابرێن بەڵێندەر و دەستی و ئامێری زۆر باشمان هەیە هەم لەلایەن بەڵێندەر هەم لەلایەن حکوومەتەوە ئەو بابرێنەوە بەڕێوەبەراتیانەی کە کاری تێدا دەکەن بە شێوەیەکی تۆکمە ئەمەوەشی باسمان کرد لەبەر کەمی بوجە بەڕاستی وازمان لە نۆژەنکردنەوەی یەکجاری هینایە کە بە شێوەی زۆر باش بێک لەوانە کە بەڕێکاتە ینی کەمی بوجەوای کردووە ستانداردی ئەو ڕێگاوبان و چاکردنەکەی بەو شێوەیە ناوەشی باسم کرد ئێستایەک لەو ڕێگانەی کە نۆژەن دەکرێتەوە بە شێوەی زۆر باش ڕێگای بالیسان زیینەتیە بە شێوەی زۆر باش نۆژەن دەکرێتەوە ئەگەر لە کوالەتی ئیشەکە نایەتە خوارەوە ئەگەر نەخێر بەڵام پاشەوەی ئەو ڕێگای تەواوی ئەوش یەکە لەو ڕێگانێک کە بۆ بار هەڵگرەکانیش بی بەڵام لەوانەیە نۆژەنکردنەوەکە لەوانەیە ئەگەر بێت و بەهۆی نەبوون کەمی بوجەوە بەهۆی نەهاتنی بوجە لەلایەن حکوومەتی عراقیەوە زۆربەی شوێن لەوانەیە گەر پێویستی بە 1000 مەتر مربع چاکردنەوە بی ئەو کاتی لەوانێمە 500 مەتر مربعی بکەین بڵێ باش ڕێگای گۆمەسپان سەفین کەی ئەو ڕێگایە دروست دەکرێت با لێرەوە هەواڵێکی دڵخۆشکەر ئەگەر پێچانە بدرێ بە هاوڵاتیان و ئانی کە بار هەڵگریان هەیە بە تایبەت بەخۆی ئەوی من ئاگدار بم ڕێگای گۆمەسپان سەفینیان بە شێوەیەکی ڕاستتر برێن ڕێگای کە ئەو ڕێگای کە بەهۆی بنئاوکەتنی بابرین ئەو ڕێگای لەلایەن بەنداوی گۆمەسپانەوە دووبارە بەرنامە ئەوەیە کە ڕێگایەکی دی دروست بکرێ لە دەوروبەری بەنداوی گۆمەسپان بکەیتەوە سەر خەتی ڕێگای قەدیم کە سماقولیە بەڵام ئێستا تا ئێستا نەکەیتە بواری جێبەجێکردن بێگومان لەبەرەوەی دەبی بکەویتە بواری جێبەجێکردن لەبەرەوەی ئێستا و گۆمەسپان پڕئاو بووە ڕێگر بووە لەو دەبی دەست بەکاربی کام ڕێگایە هەیە کە ڕێگایەکی شادەماریە و پێویستی بە پرۆسەی چاکردنەوەی ڕێگاوبان هەیە بەڵام ئێستا لەم کاتەیە ئەو بجێ بەردەست نییە کە ئەو ڕێگەیە چاک بکرێت باسمان کردە گوتمان پرۆسی چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ڕێگاوبان بەردەوامە بەڵام ئێستامە بەهۆیەوەیدا 10 ساڵ 15 ساڵە زیاتر هیچمان نەکردیا هەر هەموو ئەو ڕێگانەی جەنابەت باز دەکەی ئەگەر بێت و ڕێگاکە بە چاوی خەڵکی باشیژوی بەڵام بە چاوی ئەندازایی پێویستە نۆژەن بکرێتەوە هەموو ڕێگایەک پاشی 6 ساڵ 5 ساڵ 10 ساڵ لەوانەیە پێویست بە نۆژەنکردنەوەی پارچەویان دووبارە چینێک لێدانەوە لە قیڕە ئەوانە هەموو پێویستە ئەو پرۆسانە و چەندین ساڵە ئەمە بەڕاستی لە تموحی مەنیە بە پێی پێویست نەکرایە ئینشاڵە پێشبینی دەکرێت بەهۆی ئەو سەردانانەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم پێشبینی دەکرێت کە ئەو بوجانەی پەرەپێدانی پارێزگا و وەزارەتەکان ئەگەر بێتەوە ببیتەوە
زۆربەی زۆری ڕێگاکان نوێژۆن دەکرێت. زۆر سپاس دەکەین ئیماد محەممەد ئەمین بەڕێوبەری چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی هەولێر لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان.